لە ڤیددیۆی پێشوو ئێمە بە شێوازێکی خێرا ئینترۆدەکشنمانە لەسەر لابەکە کە ئەمانجی لابەکە چییە. وەکو وتمان چوارگۆشەسپیەکە نێتۆرکی ئێمەیەکەواتە لەم ڤیددیۆە دەست ئەکەین بە کۆنفیگەرکردنی سیسکۆ iOS XR ڕاوتەرەکانمان بۆ ئەوەی کە دەستمان ڕابێت لەگەڵ XR باسی واکەین کە چۆن کۆمیتی کۆنفیگریشنەکەی واتە چۆن کۆنفیگریشنێک ئەپلایەکەی لەناو ئەم ڕاوتەرانەیە چکە یەکسەر ئەپلای ناکرێت باسی IP سکیما ئەکەین. سکیمای IPەکەمان 10.16/24 ئەمە کلاس لێس سەبنێتێکە لێرەیە بەکاری ئەهێنین چکە بۆ 10.0.0/8 ئەمە کلاسی ئێ بەڵام ئەم کلاسی ئێ جارێکتر سەبنێت کراوەتەوە بۆ /24 کە بۆ بە کلاس لێس. ئۆکەی ئێستا ئەم نێتۆرکی کە هەمانە 10.16/0.24 ئەمە دیسانەوە ئێمە چیمان کردوەوە سەبنێتمان کردەوە بۆ سی. ئەگەر بین لێرە سیری بکەین پێشتر کەمە ئامادەم کردووە وتومە 10.16/24 سەبنێتی ئەەکەین بۆ سی ئەبینین بای دیفۆلت خۆی 254 هۆز لە خۆی ئەگرێت بەڵام بێگومان لەگەڵ هەر نێتۆرکێکا کە دروست ئەبێت لەم سەبنێتینگە دوو IP بە فیرۆ ئەچێت چونکە یەکیان بۆ برۆدکاستە ڕوایکێکش بۆ نێتۆرک ئەڕوات. ئەگەر بینە خواری خوارەوە ئەبینین 64 سەبنێتمان بۆ دروست ئەکات لەگەڵ 128 هۆستە. باشە بۆچی بۆ 254 کە 64 سەبنێتی لێ دروست بووە 64 دوو IP لێ ئەڕوات 64 دوو IP واتە 2/64 IP بە فیرۆ ئەچێ ناڵین بە فیرۆچێ بەڵام ئەبێ بە نێتۆرکی نوێ و هەر نێتۆرکێکی نوێش ئەدرێسێکی بۆ نێتۆرکە ئەدرێسێکی بۆ برۆدکاستە. باشە کەواتە چیمان هەیە کەواتە سەبنێتە نوێیەکانمان هەر یەکە و 2 IP لە خۆیەگرێت کە ئێمەش بۆچی بەکارێنین بۆ بەرامبەری ڕاوتەرەکان بەکارێنین کە ئێمە تەنها لە نێتۆرکە لە سەبنێتەکە پێویستمان بە 2 IP و زیاتر نا. زۆر باشە. XR یەک ئەگەر سیر بکەین show IP interface brief already من دوو IP کۆنفیگەر کردووە لە سەریکەیەکێکیان لە دیوی 10.16 لە دیوێکی تریشان لە دیوی 10.16 کە یەکەم IP یوزەبڵ وەرەگرێ ئەمیان حەڤێ ئەمیان یەکە. باش ئێستا بچینە ڕاوتەری بەرامبەری کە XR دووە با سێریشی ئێرە بکەین show interface brief ئەبینین کە 16 دووش کۆنفیگەر کراوە و ئایا پینگە بڵە بۆ 10.16 بێگومان پینگە بڵە ئێسێمە ئینە سەر ڕاوتەری سێ لەسەر ڕاوتەری سێ سیسکۆ بۆ ئەو بەڕێزانی کە ئێمە ئیمەیجەکانیان بۆ دابینەکەین ئاگادار بن کە لۆگینکردن بۆ ڕاوتەرەکان بریتە لە سیسکۆ بیوتیفول show IP interface brief یەکەم IP خۆشەویستمان لەسەر ڕاوتەری سیسکۆ iOS XR کە زۆر گرنگە زانینی ئەویش show IP interface briefە. show IP interface brief ناوی خۆی بەخۆیەتی briefly detailەکە ئەێت لەسەر ئینتەرفیسەکان و associated information with it چی IP-ە ستیتسەکەیتی ئایا ئەپیا داونە پرۆتۆکۆل IP version 4 IP version 6 لەگەڵ VRF بێگومان باسی VRF-ەکەین virtual routing forwarding باسی VRF ئەکەین بە شێوازێکی زۆر جیاواز لە کاتی باسکردنی MPLS پێویستمان بۆ بێت کە VRF جیاب بکەینەوە باسی VRF بکەین بە وردی کەواتە VRFیش بریتە لە بەشێکی گرنگی سرویس پرۆڤایدەر لە نێتۆرکی سەردەما چونکە VRF ئۆپتیمایزی ترافیکی نێتۆرکە بۆکە VRF و ئاکات کە تۆ ترافیک بە شێوازێک بڕات ترافیکی کەستمەر بە شێوازێک بڕۆ کەستمەری تر بە شێوازێکی تر بڕۆ ئەمە ژوە ئاکا کە نێتۆرکەکەی تو ئۆپتیمایز بێت واتە خێراتر بێت ڕێلایەبڵتر بێت بۆ ئەوەی کە زیاتر بۆ نمونە داوان بوون بەخۆیەوە نەبینێ کێشە بەخۆیەوە نەبینێ. زۆر باشە ئەم دیتێلانە بۆ کاتی خۆی هەڵەگرین ئێستا فۆکەسەکەینە سەر ئەوەی کە دەستمان ڕابێت لەگەڵ سیسکۆ iOS XR و کۆنفیگەری سیسکۆ ئینتەرفیس کارتەکانیشمان بکەین. زۆر باشە. ئێمە ئێستا لێرەیە لە XR سین ئەگەر ببینین XR سێش دوو ئینتەرفیسی هەیە دووی ئەچێ بە ڕاوتەری یەک کەواتە ئینتەرفیس گیگابیت ئیتەرنەتی 0002 دیسکریپشنمان بیر نەچێت کە ئەچێت بۆ 2XR1 ئۆکەی لە ئینتەرفیسی دو ئەچینە XR یەک بێگومان دیسکریپشن زۆر گرنگە بۆ ئەوی کە تۆ هەموو ئەوانە ئەو هەموو ئەو ڕاوتەرانە بناسیتەوە کە ئیشیان لەگەڵا ئەکەیت 10.16 باشەوە کووتمان 10.16 حەڤ لە خۆیەک لەسەرەوە حەڤەیەکەوەت ئەمیان بۆ بەچەند بۆ بە 18 بەسلاشی سی نو شات بێگومان کە ئەبێمان وڵی ئەپی بکەیت کۆمیت باشە ئەبینین کە لۆگێک یەت چکە ئێمە تێرمیناڵ مۆنیتەرمان بای دیفۆڵت ئۆنە باشە فێری ئەوە بین کە چۆن تێرمیناڵ مۆنیتەر بەکاربێنین چۆن دیباگین بکەین بۆ ترەبڵ شوتینگی نێتۆرکەکەمان ئێستا ئەگەر پینکەم بۆ 10.16 حەڤە بێگومان پینمان هەیە کە ڕاوتەری بەرامبەرەتی زۆر باشە
بەم شێوەیە بەردەوامە بین من بۆ ئەوەی کە ڤیددیوکە درێژ نەبێتەوە هەموو ڕاوتەرەکان بۆ شێوازە آیپیان بۆ دانین دیسکریپشنیان بۆ دانین و ئامادەیەکەین بۆ کۆنفیگەرکردنی OSPF کەواتە لە وانەی داهاتوو ئێمە باسی OSPFەکەین OSPF چییە بۆچی بەکارێت و OSPF گرنگی چییە بێگومان من کە کۆنسیدەری ئەوواکەم بەڕێستان سەیری ئەم لابە بکەن لە بڕوانامەی CCNA بەولاوە بن بەڵام من کاتێکە شتێ باسەکەم وان پێ باشترە کە دیتەڵێکی تەواو جیاواز بەم لەسەر شتەکە واتە بۆ نمونە ئەگەر ئێوە بشزانن OSPF چییە ئەبێ من دووبارە باسی ئەوە بکەم کە OSPF چۆن ئیشەکە لەبەر دوو هۆکارێکیان ئەوەیە تاوەکو تۆ شتەکان دووبارە بکەیتەوە زیاتر لە مێشکتە ئەچەسپێت هۆکارێکی تریان ئەوەیە کە پێرسپێکتیڤی CCNA بۆ OSPF و بۆ هەموو شتەکان جیاوازە لە پێرسپێکتیڤی لیڤڵی سرویس پرۆڤایدەر یاخود لیڤڵێکە لە ڕێڵوەردا بەکارێت بۆچی چکە CCNA زیاتر لە تیۆریە شتەکان بە گرنگی و بە هەم ئەبینێت بەڵام کاتێکەینە سەر وەکو خۆمانەڵێ ئەرزی واقع کاتێکەیەتە سەر وەزعەکە کە ڕیاڵەتیە شێوازی ئیشکردنی سرویس پرۆڤایدەرەکان تەواو جیاوازە چونکە Cisco IOS XR ستراکچەری کۆنفیگەرکردنی جیاوازە و شێوازی دابشکردنی آیپیەکان جیاوازن هەمووانی کە لەم ڤیددیوە پێکەوە کردمان بەم شێوازە ئەگۆڕێت کەواتە زۆر بە وردی ڤیددیوکە چەند جارێک 2 بۆ 3 جار سیر بکەرەوە پاشان لابەکە دووبارە بکەرەوە ئەو کۆماندانی کە ئێمە بەکارهێنین بۆ خۆت بەکاری بێنە بۆ ئەوی کە دەسەدڕابێ لەگەڵیە. Let's go to the next video. Thank you.